منی ئاوینێت بەسەر مندا ببارێنی کۆرپەی دڵێم لە نێولانکەی ئامێزتدا بلاوێنی تۆ نازانی چ شەوانێت بە خەیاڵی تۆ وەگیریام وێنەکانێت هەرماون لام هەر لەگەڵ یادی تۆ ژیام دەستەکانێت لە دەستمدا سەرد و سراو من هەرە و یارە جارانم بڵێ لە چی دڵێت فراخ بەڵێنیتە ئەم ئەوینە هەرگیز نەیاد نابەیەوە ئێستا دەرگای ماڵی دڵێت بەڕووی مندا ناکەیەوە بەڵێنیتە ئەم ئەوینە هەرگیز نەیاد نابەیەوە ئێستا دەرگای ماڵی دڵێت بەڕووی مندا ناکەیەوە